خدا ڕەحمی کردووە تا ئێستا گەرمای بەتینی هاوینمان نەبینیوە، تا ئێستاش ناوەناوە شەپۆلی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات، کەچی لە ئێستاوە بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکانی سەرکارێز و قەتەوی و مامزاوە لە شاری هەولێر لەسەر نەبوونی خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا و شەقامێکی باش دەستیان داوەتە تایەسوتاندن و گرتنی ڕێگاکان. ماوەی چەند کاتژمێرێکیش ڕێگای سەرەکی هەولێر مەخموریان بەڕووی شۆفێراندا داخست. نەک ئەو ساڵ هەموو ساڵێ دەبتە مانجی پێنجەوە هەتا مانجی دە باشە ئیدێوجە بەخێر خوازیبی با دەردۆزەبی بە مەسایلەکان بتێ دەکەی والله ئەوە ناستە سرێ مال احترامات ڕێزم لە جەنابتان ینی خەڵکەکی فەقیر لەو مەسایلانە لێرەدا دەنیشێ ڕۆژێک نییە دوو نییە سێ نییە دەنیە یعنی پێداویستێکی سەرەکی ڕادەکی زۆر ئاسان ئاوە یعنی فەرموو وڵڵی بلاوت لە ئێستا بخۆم لەوانێتەوە شارڕەنگە بکەیت دەوڵڵاو شۆنە نووسیمە هەتا ساعت سێ و چارش بەخەبەر بمە بەس دەبەر ئاوێت تێدەگەی لە من يعني معقول روجك مصر فلان كز بخير آوي ديني مقصد روجك فلان كز آوي ديني روجك أولا آوي ديني كاك سر هردو تساو بس يعني مار بخير برا ودتي روجك نية دنيا سينة دنيا لما نجي شش وبينزرا هم هاوين أنا أو سيسارة أو وضع معنا هرتي ديتشن وعدش ما بيدا ويسجونيا هاتنا بمالو درسوا خير خواص ديتن بباري خوي لا عردي خرشي تبرعي كرديا بيد مالو اللي نادر بيريش درسوا هر دەرێ دێملوتانێ دەدەم تەمەشا دەکەم مهندسی چشمالۆ ناکاتن بە یەک دقەی تازە لە پێش مزارەی 25 نەفەر ڕەوان کردیا بەس لە بۆ چش نانلابە ئەو 25 نەفەرە 5 نەفەر لۆم ڕەوانکە بە مانگەشە قەیدی ناکە لە 5 مانگی مانگە بگەڕێتەوە هیچ عیبینی لێ بۆ من 4 مانگ بە ئاوم قەیدی ناکە بێ ئاوینە بێ کارەباینە من لە گەرمایە لەو ڕەپاش دەفەوتێن لە گەرمان ئاویشمان نەبی دەژین بەبێ ئاوی دەژی کاکە ناوەڵە ژیان نیە بەخوای داواکاریمان ئەوەیە بیرێکمان لۆ ئەلەو کەرخانە لێ بدە کارەبایەکەش هەردەم دەبڕێ هەردەم دەبڕێ بەخوای ئەرێ وەڵا دۆخی کارەباش خراپ. هاوڵاتیان و شۆفێران نیگەرانن لەوەی بەم جۆرە جیاوازی دەکرێت لە نێوانی گەڕەکە هەژارنشینەکان و ئەو ناوچانەی بەرپرسانی حیزبی و حکومی تێیدا دەژین یاخود هاتوچۆی تێدا دەکەن. تێمام چەند ساڵی ڕابردوو و کە بابەتی وشکە ساڵی یەکێک لە بابەتە هەرە کاریگەرەکان بوو کە کاریگەری لە بۆ چەند ساڵی دیکەش دەمینێتن. ڕاستە ئەو ساڵ سەروی 250 ملیم باران باریوە بەڵام لە نەتیجەدا دەبوایە نزیک بە 500 ملیم باران ببارێتن دووش بە بارانی یەک ساڵ ناتواندرێت کاریگەریەکانی ساڵانی ڕابردوو چارەسەر بکرێتن و لە بۆ ئاوی ژێرزەویش لە هاویندا و هەولێر نەکرد لەو ساڵەدا لە هەموو ساڵەکانی زۆر ئاساییشدا لە هەموو هاویندا ڕێژەی ئاوی ژێرزەوی هەولێردا دەبەزێتن. ئێمە ئەو گەڕەک و جێگایانەی کە لەسەر ئاوی سەرزەوی و لە پرۆژەکانی قەندیل و ئیفرازیەک و دوو سێ ئەوانە هیچ گرفتێکی نییە تەنها ئەوەی لە ڕێگای بیرەکانە. و گرفتی دووەممان ڕاستیەکەیە بابەتی کارەبایە نەبوونی کارەبای 24 کاتژمێری لە بۆ بیرەکان دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕێژەی ئاوەکە کەمتر دەبێ. بە گوێرەی قسەی هاوڵاتیانی ئەو گەڕەکانە کێشەی کەم ئاوی ماوەی 4 ساڵە بەردەوامی هەیە و ساڵانی ڕابردووش لە ڕێگەی تەنکەرەوە ئاویان کڕیوە جگەلەوەش خەڵکی خێرخواست هاوکاری کردوون بەڵام تاکو ئێستا ڕێگەچارەیەکی ڕیشەیی لەلایەن حکوومەتەوە بۆ گرفتە درێژخانەکەیان نەدۆزراوەتەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.